الو 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 کاکە دەجواب دەوە الو الو ئەتو چێ دەجواب دەوە الو الو بابا الو الو يا الله قمر بيچێ چەند ڕۆژە تەلەفۆنەکە و قسەش ناکە سلام بخير بالرؤيا جان باشی؟ بخير هاتي چۆنی؟ والله لخوي بزادي هاي بمنيتو كوي منیش باش شکری خۆی هر باش بياخوا دەمەوێت شتێکی خۆشت پێ بڵام تشيا دبيلي داکم ڕازی بوو هو تو براستا داکم گوتی هیچ کێشە نییە یعنی دایکی هەر ئیشێکی دەکا مشکلە نییە براستي دلت زور خوش كردم بەڵام نەسیم دایکم گوتی مەرجێکم هەیە مرجكي تشيا دبيلي بابي 5 روح جانم گوتی نەسیم هیچی هەیە سەروەت و سامان شتێک ببێتە ئی خۆتان زاتيا واقر لواني نسم بي بس يجدكم وبياي دكم ئاخر چۆن بياي دكم يجدكم باشا هر وانده بزني كم بتوانم جانت خوشت بوا دابيم بكم نيلم ليتت كم بيه ها دايك تسيدي ديوه داکم خانی دەوێت دەڵە خانیەک بێ ئی هەردووکتان بێ آسانة آسانة چۆن أتو خمد نبي أم ترتيبي دكم أم ترتيبي دكم سارت بيها بەڵێ دابا شباب برون يتقاوت لخوني وبابونا باش باڵێ کچم سیڤان تەلەفۆنێکی بکە لە بۆ نەسیمی بزان ئەو کوڕە لە چێن دەریای دیسانەوە نیوە شەوە نەهاتیتەوە دایجان ئەو چەند ساڵە بە قسەی ئێمە ناکە ئێستا بە تەلەفۆنی منێتەوە ماڵەوە داوازی لە بێنە بەسەر لا حول ولا قوة إلا بالله دایە جای فەرمان تەلەفۆنەکە ئەی دەجوابی دەوە بزان چی دەرێت چی دەوێت جوابی نایەمەوە ئەی لۆ جوابی نادەیەوە دەجوابی دەوە کچم وازی لە بێنە نامێت چارەشی ببینمی کرد ئەو لە بۆم دیکردەوە بۆ فەرمانە جوابی بەرەوە دەنگەکەی بە بەدەرەوەدەی ئەلۆ خەسوو گیان باشی؟ خۆش بی سەلامەت بی فەرموو خەسوو گیان سبەینێ دەمەوێت داوەتتان بکەم خێر داوەتی چی نامە لە چێ داوەتین چونکە من سبەینێ ژنی مارە دەکەم خوا لە ناوبەری تۆ بۆ لەم نەکەی ئاخر من چ خراپەیەکمە بۆ بەرامبەر بە تۆ خوا لە ناوبەری باشە نامێتم چارەشی ببینمەوە من لێو جابۆیتر نەیتەوە سەڕێم کچم خەمێ بەخۆ کچم خەمێ بەخۆ باخەمێ بەخۆ چ بکەین دایکە
تۆ ڕاست دەکرد من ئەڵەو کرا سەرگیرم لەگەڵەوەیە کرد من هەموو خۆشەویستیەکەم پێشکەش بەو کرد کە چێ و ئەوە بێنمەک دەرچوو وایە ئەگەر ماڵێک باوکی تیانە بێت ئاوای لێت کچمەری وەڵڵا وایە چ بکەمەوە بابت بە دووماری دنیای و پار و پولی دنیای کەوت ئەمێ وها بەجێشتێ و دەردەسەریەمان پێ دەکرێتە خوا کەریمە خوا گەورەیە چییە؟ ئەو نامەیەم بۆ هاتووەڵێ باوکت ماوە چ؟ باوکت ماوە؟ وەڵی کچم ئەو ڕۆژەش ئەمن لە ماڵی مهندس دارای بووم ئەینەن ئەو حالە ها ڕقەمەک تەلەفۆنی لە بۆم دەکرد هەر دەیگوت ئەلو ئەلو قەتع دەبووم بزانت خوا نەفسی ڕقەمە کوا دەیکا؟ ئەو ڕقەمە کچم ئەوە تەمەشاکە بزان عین ڕقەمە ئێستا نامەی لاردیە دەیکە عین ڕقەمە هێ یعنی دەبیت هەر ڕاست بێ قسەیە بزانەوە چییە؟ لەوانەیە نەسیم بێ باس مەکە لە بۆ برات باس نەکەی باش مەسەلەی فەرمانی قسە نانە باز ناکەم بە زۆی باوکمی پێڵە ئەوە هاتەوە دیسان کوڕم ئەوە دیسان لە چێ بۆ ئەو بۆ نەخۆشەت لێ دێتن ئەوە چەند جارە پێت برێم واز دەو خواردنەوەی بینە کوڕم بەسە دایا لە دەرێ بوو باشەنگۆ لە بۆ وەختەی نەنووسینە چ بکەن کوڕم ئەتوو لە مارێ نەبی بە شەو نیوە شەوێ دیار نەبی ئەمە کو خەومان لێ دەکەوی کاکە نامەیەکم بۆ هات لە نامەکە نووسرا بوو باوکتان ماوە ئەژی دیسان بابمان ئەو عارفە بێتەوە مارێ بەخۆم دەیگوتم بەخوای بەخۆم دەیگوتم کوڕم لۆ دەکەی ئەی هاوار خوایە جان زۆر شکر خوایە لە جێیەک ژنم بەسەرێت لە جێیەک برام ڕێزمان ناگرێت زۆر شکر یا ڕەبی خوایە چ بکەم یا ڕەبی خوایە ئەلو بەڵێ کاکە مهندس ئەلو باجی جیان چۆنی جانتەیەکە پڕی پارە و زێر ئەگەر لێبی زەحمەت نەبی باشە لە چێن دەرەیە لەسەر قەنەفێ ژووری یەکەم باشە باش ئەوە دیتم بە سەرچاو باشە خوا حافظ